کۆمپانیا ناخۆیی و بیانیەکان لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە بەردەوامن لە هێنانی کاڵا و شمەک بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان. جێگری سەرۆکی یەکێتی هاوردە و نادنکارانی کوردستان دەڵێت تا ئێستا هیچ گرفتێک بۆ کۆمپانیەکانی هێنانی کاڵا و شمەک دروست نەبووە. کەلوپەل و خواردەمەنی لە وڵاتانی دراوسێوە دەهێننە شارەکانی کوردستانەوە. کۆمپانیەکان وەکو خۆیان ئیژەکەنوە ئەو کۆمپانیای لە باری خواردەمەنیا ئیژەکەن سورونەکان دانەخراوە کەلوپەلی خۆیان بە زیادەوە هێننە هەرێمی کوردستان. بەڵام هەر پرۆژێ هەر کارێ ئەگە درێژخایەن بێ باش بێ یا خراپێ سلبیات و ئیجاباتی خۆی هەیە. لەبەر ئەوە تا ئێستا کە ئێمە لێرە وەستاوین و باز لە مەسلەی کار و کۆمپانیەکان قێران هێشتا نەگەشتوەتە ئەو حەدەی، چونکە ئەوە چەند ڕۆژێک هێشتا قەرارات نەدراوە. لەوانەیە حکومەتانی وڵاتانی تر قبولی ئەوە نەکەن کە وازەختێکی کە وا بکەوێتە سەر هەرێمی کوردستان کە تەئسیری هەبێت لەسەر ئەوەی کەوا خەڵکەکە مەسەلە برسی بێ، خەڵکەکە ڕەش و ڕوود بێ. لەبەر ئەوە ئێمە چاوەڕێشتی باش دەکەین. هاوکات لەلایەکی ترەوە ئەو کۆمپانیانەی لە بواری دەستی کاردا کار دەکەن بەهۆی ڕاگررتنی گەشتی فڕۆکەخانەکانی سلەیمانی و هەولێرەوە گرفتیان بۆ دروست بووە. دەوڵەتی ناون بێ گوێدانە مافی مرۆڤ و نەتەوەی بوون و هەڵساوە بەداخستنی ڕێگاکانی گەیاندر وەکو فڕۆکەخانەی سلێمانی نێودەوڵەتی و هەولێری نێودەوڵەتی. بەم مەبەستا ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆچکردن لە کرێکارانی بیانی ڕووی هەڵوێستمان دەکەینە هەمووتان و داوای پژیریتان لێ دەکەین. لەبەر ئەوەی زیاتر لە 20,000 کرێکاری بیانی لە کوردستاندا کار دەکەن، بە دوای پادویەک ناندا دەگەڕێن تاکو ژیانێکی شەرەفمەندانە بۆ خۆیان و خانەوادەکانیان بەدەستبێنن. ئەوەی کە گرنگە بوترێت ئەو کرێکارانە هەم خۆیان و هەم خانەوادەکانیان تووشی دڵڕاوچێشی دەرونی بوون. بۆ مەبەستە داواکارین هاوپشتمان بن لە دۆزینەوەی ڕێگاچارەیەکی گونجاو. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانی سلەیمانی 6,375 کۆمپانیا کاڵا و شمەک و خواردەمەنی دێننە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە لەو ژمارەیە 588 کۆمپانیایان بیانین.